ئەگەر تۆ ڕاستکەی لەگەڵ ئیمانەکەت پێغەمبەرت صلی الله عليه وسلم لە خۆت خۆشتر بوێ، کێ ئەوێرێ بێتە سەر تەلەڤیزیۆنەکە قسەی پێ بڵێ؟ کێ قەڵەمەکەی پێگیرێ جنێوی پێبا لە ڕۆژنامەیە؟ کێ ئەوێرێ لە فەیسبووک تایپ کا قسەی پێ بڵێ؟ واللهی تۆی خۆشت ناوێ بۆیە وا بەوە وترێ و وای پێکرێ. وا ئەزانی خۆشویستنی ئەو کە بەشێک بێ لە ئیمانت وابەستە نییە بە هەموو ژیانی تۆ، وابەستەیە بە هەموو ژیان تۆ. ڕەحمەتەکەی خۆتت خۆش نەوێ هەر لەعنەتت بۆ دابارێ، خۆشەویستی خوش بەدەست ناهێنێ. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسی ئێمە ئەکاوە فەرمێ لە دوای ئێمە کۆمەڵێک کەس پەیا ئەبن، لە صحیح مسلمە کۆمەڵێک کەس پەیا ئەبن لە دوای ئێمە، هەیانە هەمویان نا، هەر کەس یێتە مزگەوت نا، هەیانە هەندێکیان هەیانە حەز ئەکا سەر و ماڵ و سەروەت و سامانی تیاچێ بەس یەک جار من ببینە. ئابزانە لەو کەسانی؟ ئابزانە لەوانەیت کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەبارەیەوە فەرمێ هەوڵ بە لەوانە بیت، چونکە مادام فەرموویەتی ئەبن ئەو جۆرە کەسانە تۆ ئەتوانی یەکێ لەوان بی. زۆر ئاسانە بەرژەوەندی دینەکەت بخە پێش بەرژەوەندی دنیاکەت، ئەوە ڕێگایەکت گرتووەتە بەر ئەتکا بە یەکێ لەوانە. هەموو کەس ئەتوانێ وا بێ، ئەوەی مسلمان بێ ئەتوانێ وا بێ. بەڵام ئایا ئێمە قەد لە خۆمانمان پرسیوە بزانین وەهای؟ سوێن بەخوا ئەم وڵاتەی ئێمە تیایاژین، هەزار پیاوی وای تیا بوایە، هەرگیز دینی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئاوای لێ ناهات کە لێی هاتووە، هەرگیز مسلمانان ئاوایان لێ ناهات کە وایان لێ هاتووە، هەزار دانە پیاوی وای تیا بوایە. کورە بڵێ سەد دانە پیاوی وای تیا بوایە، بڵێ سەد دانە ئیمام و خەتیبی وای تیا بوایە کە من حەدم نییە یەکێ لەوانە بوو لە پێش هەمویانەوە خۆم. واللهی حاڵی ئەم خەڵکە بەوە نائەڕۆی، واللهی دینیش ئاوای لێ ناهاو لە ناو خەڵکەیە بۆ شێوە ضایع نابوو. هۆکارەکەی ئەوەیە هەموو کەس دنیای پێش خستووە بەسەر دینە، کەس نابینی بیسەلمێنێ بە کردار و گفتار کە دینی پێش خستووە بەسەر دنیایە، دیگنا هەمووی بەدەمەیڵێ. ئاسانە بەلایەوە بیڵێ بگرە، ئەبێ خواخوامان بێ جوێن بە پێغەمبەر نەدرێ صلی الله عليه وسلم، بگرە ئەبێ نەوێرین بچینە کۆمەڵێ مەجلیسەوە لەبەرەوەی سوکایەتی تیاکرێ بە پێغەمبەر صلی الله عليه وسلم. قەومێک پشت بکاتە خۆشەویستی پێغەمبەرەکەی کە خوای پەروەردگار ئەو پێغەمبەرەی بە ڕەحم بۆ ئەو ناو بردووە لە قورئانە، ئەبێ ئیتر ڕەحم لەکوێ بەدەست بێنێ کە پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕەحمەت بێ بۆ تۆ پشکەیتە خۆشەویستی ئەو، ئەبێ ئیتر ڕەحمت لەکوێ دەستکەوێ؟ ڕەحمەتەن للعالەمینە، ڕەحمەتە بۆ تۆ، ڕەحمەتە بۆ هەموو ئیماندارێ. تۆ ڕەحمەتەکەی خۆتت ناوێ، خۆشت ناوێ، پشتی ناگری، سنەتی جێبەجێ ناکەی، وەک ئەو ناژیت، وەک هەموو کەسێ ئەژیت لە ئەکتەر و گۆرانی بێژ، لە یەهود و نەسارا، لە دوژمنی پێغەمبەرەکەت و دینەکەت، وەکو هەمویان ئەژیت بە زامادەنی وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم بژیت. خۆشەویستی ئەوت نەسەلماندووە، دلیلی نقصانی ئیمانتە، و دلیلی ئەوەیە ئەگەر هەر خۆشەویستیەکەت تیانە بێ کە ئیمانت هەر نییە، چونکە ناگونجێ ڕەحمەتەن للعالەمین لای تۆ خۆشەویست نەبێ، و ئەگەر خۆشەویست بێ تۆ مطیعیە بی، ئەگەر خۆشەویستیش نەبێ بەو شێوەی ئەمڕۆیە بین. عەزیەتی دراوە
ناڕەحەت کراوە لە ژیانی خۆیان زۆر زۆر. سەبەبەکەی چییە ئێستاش عافێتە درێ؟ چییە ئێستاش قسەی پێوترێ؟ من و تۆی یەکێ جوێن بە دایکمان بە هەموو دنیای لەسەر هێنینە جوان، یەکێ هۆڕنێکمان بۆ لێ دەستمان بشکێنێتەوە سەر خۆمان بە کوشتە دەین لەسەری، یەکێ دینارێکمان زەوت کە ئەچین بە گژیە، بەڵام ئیمانەکەمان خۆشەویستی پێغەمبەر صلی الله عليه وسلم سوکایەتی پێگرێ گوێ نادەین، ئاساییە بەلامان ئیدعایەوەش دەکەین خاوەنی ئیمانی، دەینە مزگەوت نوێژەکەین، زەکاتە دەین، حەجەکەین. کوا خۆشەویستی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ماڵەکەدا کە منداڵەکەت مرتەد بووەتەوە، ناڵێم منداڵەکەت لەسەر سونەتی ئەو نییە، مرتەد بووەتەوە نوێژ ناکە، کوفرە نووسێ لە فەیسبوک، بڕۆ سەیری مەکتەبەکەی کە پڕە لە کتێبێک کە جوێنەدا بەخوا و پێغەمبەر، بڕۆ سەیری ناو مۆبایلەکەی کە وەڵڵاهی ناو فەیسبوکەکەی کە هەمووی ئەو پەیجانەیە کە جنێوەدا بەخوا و پێغەمبەر. تۆ واجبە لەسەرت منداڵەکەت چۆن پەروەردەکەی؟ واجبە لەسەرت وەک ئەو پەروەردەیکەی، نەک دژایەتی ئەوەکە و گوێ نادەیتێ. جاری واش هەیە دێیتە ڕیزی پێشەوەی مزگەوت سنگ دەرەپەڕێنی، لە منداڵەکەتت پرسیوەتەوە ڕۆڵە غەزێنەکەی قیامەت پڕ کرد، ڕۆڵە قیامەتی خۆتت خۆش کرد، ناو قەبرەکەتت ڕووناکتت کردەوە بە نوێژ بە دین بە قورئان نەبەخوا، بەڵام لێ پرسی ڕۆڵە چەندە دەستکەوت، گیرفانت چەندی تایە، دەرەجەت چەند هێنا لە دنیایە، ئەمانەی هەمووی لێ پرسی. بۆ یەهود و نەسارا تۆی وا لێکردنیا بپەرستی خوات بیر چێتەوە، قەومێ خوای بیر چێتەوە، وەڵڵا خوا ئەوی بیرە چێتەوە، نەسوا الله فەنەسیەه. علامەتی خۆشویستنی خەڵکیش لە بیر نەکردنیەتی، علامەتی خۆشەویستی بۆ خالقەکەشت هەر لە بیر نەکردنیەتی، علامەتی خۆشویستن بۆ پێغەمبەرەکەشت هەر لە بیر نەکردنیەتی، بۆ دینەکەشت هەر لە بیر نەکردنیەتی، لە هەموو ژیان تا لە بیرە کردووە. خۆت جاری وا هەیە بەشێکی لەو ئازارەی کە ئەدرێ دینەکەت، بەشێکی لە ئازار و ئێشی سەر دینەکەت جاری وا هەیە، جاری وا هەیە خۆت بەشێکی لە ئازار بۆ ڕەسوولی ئەڵڵاه بەڵێ عەزێت درە. لقد أخفت في الله ما لا يخاف أحد ولقد أوذيت في الله ما لم يؤذى أحد ولقد مرت علي 30 من بين يوم وليلة ليس لي ولا لبلال طعام إلا ما يواريه إبط بلال. بلى نارحت كراو، نارحت كراو أفرمي كذب وشي ونارحت نكراو لسفوا عزيز درام ترسين رام كذب وشي ونا ترسين راو عزيز ندراو لسفوا سي شو روجم بسر بردفر خواردن نبو بيخوم لقل بلال أولا بيبرين بالي بلال شاردو بدزي مشتكا كانوا يهلا چیت چێشتووە لە پێناوێنتیدا واسنگ دەرەپەڕێنی و خۆت بە کەس ناگۆڕیتەوە چیت چێشتووە لە پێناوی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە پێناوی خوایە وا هەموو دنیاش بەهی خۆتە زانی ئیدعایە واکەی کەس وەک تۆ ئیمانی نییە چیت چێشتووە وەڵاهی منیشم نەچێشتووە مقارنەی بکەم بە یەک ڕۆژی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە هەموو تەمەن میچم نەچێشتووە هەر کەسێکی کەش کە بەو شێوەیە ئیدعایە واکە عەزیەت دراوە لە پێناو دینە بە یەک دانە سەعاتی پێغەمبەر صلی الله عليه وسلم هیچی نەچێشتووە ئەی چیت لەو زیاترە ئامادەنیت لە هیچ سوچێکەوە دەست بەیتە دینەکەت سەری بخەیت بە خەیاڵتانایە چی بە دینەکەت دەکرێت بەڵام بە گیرفانت بکرێ قوبوڵی نییە تووڕابم حەقم خوراوە بەڵام دینەکەت زەلیل کرێ چونکە دینەکە حەقی تۆ نییە نایێتە جواب لەسەری حەقت نییە و گوێژ نادەیتێ
ئەگەر لە ماڵەکەی خۆشتا بێ لەلایەن ئەولادەکەی خۆشتەوە بێ. بۆیە خۆی پەروەردگار باسی منافقەکە فەرمێ ومنهم الذين يؤذون النبي. منافق دائما بە شوێن ئازاری پێغەمبەرەوەیە صلى الله عليه وسلم، ئازاری دینەکەیەدا، ئازاری مسلمانانەدا، ئازادی نەفسی پێغەمبەرەدا صلى الله عليه وسلم. بەردەوام يؤذون بفعل مضارع هێناوێتی، يعني ئەم عەزیەتەی پێغەمبەر صلى الله عليه وسلم هەر لە ژیانی خۆیان نییە. فعل مضارع بۆ حدوث و تەجەددە، يعني تازە ئەبێتەوە تا ڕۆژی قیامەت خەڵکانێک هەن بحەقن بێ.